گەرچی تووشی ڕەنجەڕۆیی و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخە سفڵە نابەزم مەردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گردنی پەرخاڵ نیم عاشقی کێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن گەر لە برسان و لەبەر بێبەرگی ئیمڕۆ ڕق هەڵێم نۆکەری بێگانە ناکەم تا لەسەر هەردم ئەمن من لە زنجیر و تەناف و دار و بەند باکم نییە لەتم کەن بمکوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن ئەمە یەکێکە لەو شەعرانەی وەکو وێرد لەسەر زمانی یەک بەیەکی تاکەکانی کورد هەیە و بوونی هەیە و دەوترێتەوە و دەخوێنرێتەوە ئەویژی شاعیرە هەزناسک و نەتەوەگەرەکەی کورد مامۆستا هێمنی موکریانیە کە دەمێکە خولیامە لە یەکێک لە ئەڵلقەکانی بەرنمەکەمدا قسە لەسەر دنیا جوانەکەی شعری هێمن و بوارەکانی شعری هێمن بکەین لە مەڵقەی بەرنمەکەمدا قسە دەکەین لەسەر بیری نەتەوەیی لە لای هێمنی موکریانی نەتەوە چ پێگەیەکی لە شعری هێمن لە بیرکردنەوەی هێمندا هەبووە چۆن توانیوێتی لە نێوان حەز و خولیای خۆیدا هێشتا نیشتیمانی هەر لە بیر بێ و هەمیشە تیکرار بکاتەوە بڵێ ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لە بیرە لە کاتی خۆشی و کەیف و سەفا و ئازادیەکانی خۆیدا خۆشەویستی و سۆز و خرۆشی بۆ نیشتیمان هەر لە بیر نەکات و هەمیشە بیر و خەیاڵی لای دواکەوتویی و ژێردەستەیی نیشتیمان و وڵاتەکەی خۆی بێ هێمنی موکریانی بۆ ئێمە یەکێکە لە شاعیرە هەرە جوانەکانی کورد یەکێکە لەو شاعیرانەی کە زۆرترینی زۆری هۆنراوەکانی لەلایەن هونەرمەندانەوە کراونەتە گۆرانی و لەسەر زمانی تاک بە تاکی کورد دەوترێنەوە ئێمە لە مەڵقەی بەرنمەکەمدا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عوسمان دەشتی نووسەر و مامۆستای زانکۆ قسە لەسەر بیری نەتەوەی دەکەین لە شعری هێمندا دکتۆر زۆر زۆر سپاس دەکەم خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتا کە نامەی ماستەرەکەشدا لەسەر دنیا جوانەکەی هێمنە قسە دەکەم و ئەمڕۆ جەنابتان میوانی بەرنمەکەمە بن بۆچی هێمن زیاتر وەکو شاعیرێکی نەتەوەیی ڕەنگی داوەتەوە و ناوی دەرکردووە دکتۆر بڵێ وەڵا کاریگەرەکەی لەوەیە مەسەلەن هێمن خۆی لە ناو چەقی ململانەی و کایەکاندا بووە ڕەنگە شاعیرانی دیکەی کوردمان لە هەموو پارچەکانی کوردستان بە ئیسلاح شاعیر بووینە دوورا و دووری مەسلەی نەتەوەی هەر بە هەست و سۆز و شعر و وشە تێکەڵاوی مەسلەی نەتەوەیەکە بوون کەچی هێمن بەخۆی ڕێبواری ڕێگای عشق و ئازادی بووە هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەلاوی بزوتنەوەی سیاسی کورد بووە لە ڕۆژهەڵات تا ڕۆژانی ئاخری تەمەنی خۆی کاروانی ڕێبواری ئەو کاروانە بووە لەگەڵ مەسەلەکە بووە لەبەرەوە هێمن لە شاعیرەکانی دی جیاوازە هێمن وەکو سیمبولی خەباتوتیە کۆشانی مەسلەی نەتەوەی سیر دەکرێت بە تایبەتی لە بەشی ڕۆژهەڵات و حتا لە ناو شعر و ئەدەبیاتی کوردی دکتۆر عەبدوڵڵا پەشێومان هەیە شێرکۆبێ کەسمان هەیە هەژاری موکریانیمان هەیە دەیان شاعیری ترمان هەیە ئەنوەر قادر محەممەدە لەتیڤ ئەڵمەتە لە ناو کۆڕی خەبات و چەکداریا بوون دژی داگیرکەرانی کوردستان بەڵام بۆچی ئەوەندەی هێمن ئەم نازنامەی پێبراوە ئەم نازناوەی پێبراوە ئەوانی دیکە هەڵگری ئەو نازناوەنین بەخوای بەهەربار حاڵ ئەگەر چی مەسەرەن مامۆستا هەژاریش مەسەرەن بڵین تێکۆشەری بوارەکە بوو بەخلە خەباتیشدا بووە بەڵام هێمن لەبەرەوەی یعنی زۆرێک لە ڕۆمانسیەت لە کاروانی ژیانی و یعنی ئەو هەموو دوورکەوتنەوە لە وڵات و لە خێزان و سووتان و عشق و سۆز و ئەوانە یعنی زۆرێک لە پیرۆزی و زۆرێک لە سۆز و ئەوەی میلەتی کوردی بەرەمبەر هێمن و ڕوژاندووە وەکو گوتم هێمن مەسەرەن هەرماوەی 12 ساڵ ئاوەرە و دەربەدەری عێراق کوردستانی عێراق بوو یا عێراق بوو لە پێناوی مەسەلەی ڕەوا ئەو ئەوەوەی کردێ سۆز و شتێک دەرابارەی هێمن هەبی بێزگە لەوە ڕەنگە شعری هێمن ئەگەر بکەینە دوو تەوەری سەرکی یەکیان تەوەری مەسلەی ناسیۆنالیزم و نەتەوەیی و ڕزگاری و ئازادیە ئی میلەتی کورد ئەوی دیش مەسلەی عشق و جوانیە ئەوە یەک مەسلەی زۆر گرنگ لە شعری هێمندا هەیە ڕەنگە لە شعری شاعیرەکانی نەبی ئەوانەی کە تۆ باست کردن ئەوان مەسلەی نەتەوەی شعریان دیارە و مەسلەی عشق و شتیوا شعریان دیارە
هایە من ئەو کەسێ توانیتی مەسلەی نەتەوەیی لەگەڵ سۆز و عشقی جوانی ئاوێتە و تێکەڵاو بکە زۆرێک لە غەزەلی سیاسی لیریکی سیاسیە نەیداهینایە ئەو بە زمانی عشق بازە مەسلەی نەتەوایەتی دەکات ئەوە تایبەتمەندی شعریە منە لەبەرەوە تو کە شعریە من دەخینیەوە لە ناوەڕۆکدا مەسلێکی نەتەوەییە کەچی لە ڕوخساردا شعری عشق جوانیە عشق و ئازادی عشق و ئازادی کو تێکەڵاو کردیا ئەوجا ئەوە تایبەتمەندی شعری هەیە منەوە دەکاتن خۆشتر و پاراوتربی لە بۆ خوێنەر و لە بۆ بڵێن وەرگری کورد دکتۆر کە ناوی هێمنی مکریانی دەبرێ خەڵک یەکسەر خێرا سەرنجی ئەچێ بۆ ناڵەی جودایی واش دەزانن کە ناڵەی جودایی باز لە حەز و خولیات تاکە کەسیەکانی مرۆڤێکی بێ ئامانج و بێ بەرنامە و بێ پەیامەکە واتە گەنجێک یان بۆونە پیرێکی وەکو هێمن هەموو ئاواتی ئەوەیە بڕوە لە مەیخانەیە پاڵی لێباتەوە و هیچ ئاگای لە دەوروبەرەکەی نەمێنێ و تەنها لە هەوڵی کەیف و سەفا و خۆشیەکانی خۆیان بێ بەڵام لە ناڵەی جوداییە وێنای قوڕبەسەری و چەرمەسەری و ژێردەستەی تاکی کوردمان بۆکە بێوڵاتی و کۆچ و دەربەدەری تاکی کوردمان بۆ وێناکە بە زمانێکی زۆر زۆر کوردی پەتی و جوان و پاراو مەبەستمەوەی ئایا ناڵەی جوداییش تەژی نییە لە بیرینەتەوەی و خۆشەویستی نیشتیمان لە شارەکانی ئەمنە طبعا مەسلەی شعر ئی شاعر معاناتی تاک و مرۆڤایەتی خۆی کەسێتی دەبتە معاناتێکی ئینسانی ئەوە دەتوانی ئەو ئالۆگۆڕە پێ بکە ئەو بازە پێ بدە مەسلەی مەسەلەن ناڵەی جودایی خۆی فۆرمەکی شعریە لە شعری ئەدەبیاتی ڕۆژهەڵاتدا پێی دەڵێن ساقینامە ساقینامە شاعر کەسێک دەدوێنی کەسێک ساز دەکا لە خەیاڵدانی خۆی وەک هاودەم دەیدوێنی کوڵ و دەرد و سۆز و ژانەکانی دڵی خۆی بۆ هەڵدەڕێژی هێمن لە هەلومەرزەکی زۆر سەخت و ناسکیش مەسەن ئەو شعرەی داناوە ساڵی 1975 لە بەغدا طبعا ئەو کاتە هەرچی ڕووناکبیر و ئەدیب و ناسن و سەر و دۆست و ڕەفیقەکانی هەیە هەموو دابیانە شاخ وڵاتیان چۆل کرد بوو دەرێ زۆر هەستم بە تەنایی و بۆ مەسەلانە دەکرد بێزگە لەوەی ساڵانێکی زۆریش بوو وەکو قامیشێک کە لە قامیشەڵان دای ببڕن لە خزم و کەس و زێد و نیشتیمان و خۆشەویستانی دابڕابوو هاوارە و دەربەدەری وڵاتان بوو لێروکانە بڵین لە بەغداوە ئەو شارانە ئیتر ئەوانە هەموو کڵ و کۆ و سۆزی دەرونی هێمنی کۆ کردەوە کەواتە ئەوە وەکو داستانەکە باز لە ئێش و ژانەکانی هێمن دەکا ڕاستە باز لە ئێش و ژانەکانی هێمنی تاک دەکا بەڵام من وا بەرز بوویتەوە بوویتە مرۆڤ بوویتە ئێش و ژانی مرۆڤایەتی هەموو سۆزی غوربەت و بێنیشتیمانی بێنەتەوایەتی هەر لەوەیە دەڵێ شیوەنی من شیوەنی ئینسانیە بانگی ئازادی و گروی یەکسانیە خۆی مرۆڤایەتیە شیوەنی من شیوەنی کوردی بێ بەشە ئەو گەڵی حاشاکەن لێ و هەشە طبعا هەموو معاناتی میلەتەکەشی لە معاناتی هێمن خۆی بەرزەستە بوویتەوە بە حەقەت کەواتە ئێمە تعبیر لە معانات و ئێشوژانی هەموو میلەتەکە دەکات چونکە ئەو وەک نمونە وەردەگرین لە مختبەر داینێ لە ژێر میکرۆسکۆپ گەورەیکە کەواتە هێمن تعبیر لە هەموو ئێشوژان و فرمێسک و خوێنی میلەتەکەی دەکا و کاروان و خەبات و دابڕان و مەحرومیەت و ئیتر مەحرومیەتی تاک بوویتە مەحرومیەتی کۆ بە حەقەت دکتۆر ئەمە وەکو لەتیفەیەکی گەڕمەوە دەگوترێت کە هێمن سەرەتای کاری سیاسی لە نێو حیزبەکەی قازی محەممەدی ڕەحمەتیەوە دەست پێەکە بە جۆرێ لە جۆرەکان بە قورئانی پیرۆز و خاکی کوردستان سوێند ئەگرێن کە هەموو کوڕوکچی کورد بە خوشکوبرای خۆی بزانن مەبەستمەوەی جەنابێت ئاماژەت بەوە کرد شعرەکانی هێمن دابەژە بن بەسەر بیری نەتەوەیی و عشقێکی ئەوەی کە پێوتێ پەیوەندیەکی خۆشەویستی هێمن هەستەکرێ سەرلەبەری شعرەکانی ڕابردووی هەمووی بیری نەتەوەیی و خۆشەویستی خاک و ڕزگاری کوردستان و پیا هەڵگوتنی سەرکردەکانی کورد بووە بەڵام ئەو شعرانەی کە باز لە عشقی خۆی و پەیوەندی خۆشەویستی خۆیەکە هەستەکرێ ئەکەونە کۆتاییەوە لەبەرەوەی کە لە کۆتایی تەمەنیشیدا ڕووداوێکی ناخۆشی بەسەرادێک کە ئەو حیزبەی کە چەندان ساڵە هەوڵی بۆدا بە جۆرێ لە جۆرەکان عەزیەتی ئەدەن و حتا ئازاریشی ئەدەن و ئەویش لە داخەچێتەوە بۆ ئێران بۆ زێر دەستی ڕژێمی ئەو کاتەی ئێران تۆ پێت وایە هێمن ئەو شعرانەی خۆشەویستی و ئەوەی کە بۆ دڵداری ڕۆمانسیەتی وتون هی کۆتایەکانی تەمەنی بن من کۆمەڵێ نمونەی شعریش من ئەگونجێ پاڵپشتیان بۆ چونەی من بکەن طبعا هێمن بەر لە حیزبەکەی قازی
هەر لە سەرەتا و بزوتنەوەی سیاسی بڵێن ئەوەی بەناوی حیزبایەتی و ڕێکخراوەی لە کۆمەڵی ژێرکافی هێمن هەر لەوێڕ بڵێن بوویتە تێکۆشەری ئەو کاروانە و ئەو خەباتە تێکەڵاوی بزوتنەوەی سیاسی وڵاتەکەی خۆی بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان پاشان ئیتر حیزبی دیموکرات و پاشان کۆماری کوردستان و ئەو جاگەر بە هەست باس لە بیرینەتەوەی لای هێمن بکەین بیرینەتەوەی لای هێمن دەبتا هەڵوێستی هێمن لە سەمەسەری حیزبی دیموکرات و کۆمەڵی ژێرکاف هەڵوێستی هێمن سەبارەت بە کۆماری کوردستان و پێشەوە قازی محەممەد ئەو جە هەلوێستی هێمن دەربارەی مەسلەی ناسیۆنالیزم و خەباتی ڕزگاری خوازی کورتم یعنی دەبی وە دابەشیان بکەین و لەو نقطە نەزەرانەوە لێکۆڵنەوەیان لەسەر بکەین ئەوە مەسلەی هێمن کەواتە لە بیدایەتەوە دەستی پێ کردیە تا تەبعاً تا کاروانی حیزبی دیموکرات تا ئێستاش درێژەی هەیە مەسلەی ئەوەی مانەوەی یان دابڕانی تەبعاً خۆی هێمن ئەو کاتەی ئاوەرەی کوردستان بووە ئەو کاتەی 12 ساڵ لێرەوە ماوەتەوە لە عێراق و ئەوانە وەکو قاڵبووی ناو کوورەی لێ هاتووە لەبەرەوە ئەو شعرانەی کە لێرە گوتیتی لە نامیلکەی ناڵەی جودایی و بە شعری ناڵ سۆز و سووتانی زۆرتر تێدا چونکە لێرە بوویتە خاراوە بوویتە شتێک شاعرێکی دیکە شاعریش بە ئەزمون دەبتە شاعری قاڵبوو لێ هاتوو ئەوجا ئەو شعرانەی کۆتایی تەمەنی لە ڕووی شعریەت و پێگەیشتن و جوانکاری لە هەموو لایەنەکانەوە گەر لێ بکۆڵینەوە لەگەر شعرەکانی سەرەتای تەمەنی جیاوازی زۆرە مەبەستمەوەی دکتۆر هەستەکەم کۆتایی تەمەنی زیاتر گرنگی داوە بە خۆشەویستی و عشقەکەی ئەوە تا دەڵێ ئێستا پیر بووم و کەوتومەتە ئاویلکە لێم ون دەکات چاوی جوان چاویلکە یا بۆ منە دەڵێ بەڕیشی بۆزەوە سەجدەی دەبە من بۆ جەماڵی تۆ ئەدی بۆچی دەیانگوتدار کە پیر بوو تازە دانایە بەڵام بۆچی هەستەکەیم ئەم خۆشەویستی و پەیوەندیە هی کۆتایی تەمەنیەتی ئەو کاتەیە کە ئەم گرێبەستە ئەخلاقی کە سوێندی بە قورئان خواردووە لە گردنیان نەماوە و وازی لەم جۆرە لە بیرکردنەوە و بیر و باوەڕە نەتەوەیە هێناوە کە حیزبەکەی خۆی عەزیەتێکی زۆریاندا و گەڕاوەتەوە بۆ دەرەوەی بازنەی ئەو حیزبە مەوزوع یعنی حەزمەیە مەوزوعەکان زۆر تێکەڵاو نەکەی نەگە مەسەلە سیاسی و پابند بوون و ئیلتیزامی هێمن بێ بە حیزبی دیموکرات وەختێک لە ساڵی هەشتاکان و ئەوانە گروپێک لە حیزبی دیموکرات جیابوونەوە ئەو حیزب ئەو گروپەی کە لە حیزبی دیموکرات جیابوونەوە یعنی ئەوە زۆرە لە معامەرە و ینی فیتی دەستێکی دەرەچی ئەو مەسەلا نەبوو هێمن یعنی ڕەنگە بە ناچاری بەگەرە و گروپەکەت و کە حقیقەتی گروپەکەشی زانی زۆر لیان دابڕا و وازی لە مەوزوع هینا بەڵام هێمن وازی لە خەبات تێکۆشان نەینا وازی لە خەبات تێکۆشانی سیاسی هینا لە ڕیزەکانی حیزبی دیموکراتی کوردستان بۆ ناغەچی دیکە خەبات تێکۆشانی فەرهەنگی دەستی پێکرد یعنی ئەو شۆڕشەی کە ئەو دەستی پێکرد بە دامەزرانی گۆڤاری سروە و ناوەندی فەرهەنگ و ئەدەبیاتی سەلاحەدین و ئەوانە شۆڕشەی دیکە بوو کە هێمن ئەوی شوێن پەنجەی هێمنی پێوە دیارە چۆن هێمنی شاعیر کە شوێن پەنجەی لە کاروانی ئەدەب دیارە هێمنی ڕووناکبیر و هێمنی تێکۆشەری بواری فەرهەنگی ئەوە شۆڕشێک بووە کەواتە دەتوانین لێشی گرێدەینەوە ئەوەندە عیلاقەی بەوە نییە وهێمن لە هەر وەختێکدا ئەو شانانی توخین تۆ بەشێکی هەری تاریک و ڕوونن ئی پێش ئەو سەردەمەیە کات و دەڕێ ئی سەردەمی ئەوەی کە تێکۆشەری حیزبی دیموکرات بووە کە سۆش دەدەبم بۆ زەمانی تۆەوە لە ساڵی 1970کان گوتیەتی بەهار بوو فەسڵی زستانم یارم لەگەڵ باە درۆیە گەرگوتویانە بە خونچێکی بەهار نایە لە بارانەیە مەپرسن تا هەور بگری بەری ڕۆژێ ئەدی بۆچی دەیان گوتدار کە پیر بوو تازە دانایە یعنی ئەوە گوتمان لە هەموو کاتێک سۆزینەتەوەی و عشق و جوانی تێکەڵاو کردێ لە شعری هێمن بەڵام ئەوەندەیە شعرەکانی قۆناغی ئاخری تەمەنی و بە تایبەتی ئەوەش پاش ساڵی هەشتاکان و ئەوانە یعنی شعری لە ڕووی شعریەت و جوانکاری و ئەوانە ڕەنگە شعری لە ڕووی واتا و ئەوانە دەوڵەمەندتر و ئەو بن هەندە شعری سەرەتای ژیانی هەیە وەک شیعار و ئەو مەسەلانن یعنی زۆر قوڵ و زۆر عمق و شعریەتیان تێدا هەتا دکتۆر لەو کاتی کە سەرقاڵی پەیوەندی خۆشەویستی خۆیەتی لەگەڵ یارەکەی ئەو هەر دەڵێ من ئەی نیشتیمان هەرتۆن لەبی ئەوەش کە دەچێت لەگەڵ کچە بێریەکی کچە شوانێکی ئەوەی کە پێڵێن بێریەوان کە خۆی ئەکاتەوە بە شوانێک دەڵێ ئێستاش هەر ئامادەم بۆ ڕزگاری خەباتی وڵاتەکەم کە هێشتا بە ئاوات نەگەشتووە واز لە تۆ بێنم بچم بۆ خەباتی ڕزگاری میلەتەکە نەتەوە زاڵترە بەسەر بیرکردنەوەی شعری هێمنە لەو پەیوەندیە تاکە کەسی خۆشەویستی کە هەیە کورد
طبعا ئەگەر بێت و ئاورەک لە مێژووی ڕابردوو بە تایبەتی لە سەدەی 50 ساڵی دوایی یعنی هەموو ژیانی و هەموو ئەوەی کورد لەبەرەوەی میلەتێکی دابش کرا و داجی کرا و چەساوی ژێردەستی عەرەب و حەجەم و تورک و نازانم چ بووە کەواتە خەم و هەمی یەکەمی هەموو مرۆڤی بە ئاگا و شاری کورد مەسەلە نەتەوەیی بووە مەسەلەی ڕزگاری بووە پێشتر پێش بڵین ئەو سەدە تازەیە 21 سەدەی 20 هەر حیاتی سیاسی کورد بریتێ لە زنجیرەیەک شۆڕش و بەرخۆدان و خەبات و تێکۆژان کەواتە ئێمنیش وەکو کەسێکی وشیار و بە خۆی کاروانێکی گوتمان ڕێبارێکی ئەو کاروانە بووە کەواتە زۆر تەبیعیە مەسلەی نەتەوایی مەسلەی مۆرچی زاڵی شعری هەیە من بیت بەڵام گوتمان شاعیر لەبەرەوەی مرۆڤەکی هەستناسکە مرۆڤەکی عادی نییە سروشت و جوانی و دڵداری و سۆز و هەستی ئینسانیش دائیمەن کاریگەری زیاتر لای شاعیر دەردەکەوی لەبەرەوە شعری شاعیرێکمان بێبەش نییە لە مەسلەی سۆزی مرۆڤانە و خۆشەویستی و عشق و جوانی شعری هێمنی شوا بووە قەت بێبەش نەبووەلەوە بەڵێ هێمن چ جۆرە نەتەوەیەکی ئەوێ ینی بانگەشەی چ جۆرە نەتەوایەتیەکە تەمە بیرتەسک نەبووە و شۆڤینیست نەبووە و بەس ڕزگاری و ئازادی لە بۆ کورد نەویسیە کوردیشی وەکو گەلانی دیکە خۆشویستە و گوتیتی کوردیش وەکو میلەتانیسی لە میلەتانی ناوچەکە و دنیا کەمتر نییە حەقی هەیە مافی چارە نووس و دەوڵەت و سربەخۆیی و ئازادیابی لە پاڵ عەرەب و تورک و ئێران و ئەو مەسەلانە و نەبووە ئەو بیرتەسکبی لە شعرەکانیشدا و نەکەرەوە و ئینەما نەفەسەکی مرۆڤایەتی ئینسانی سەرتاپاگیری جیهانی کەونی لە شعرەکانی هەیە من بەدی دەکرێت هەرو شعری خینمانەوە شیوەنی منشینی ئینسانیە ئەو لەگەڵ ئازادی و ڕزگاری هەموو ئینسانەکاندایە یعنی هەر ڕزگاری نەتەوەی نا ڕزگاری چینایەتی ڕزگاری ڕەگەزی ئەپارتایت نازام ڕەشوسپی ئەو مەسانە هەموو لەگەڵ ئازادی مرۆڤ و سەربەستی مرۆڤ زۆر باشە دکتۆر لە باسی نەتەوایەتیە هێمن بۆ منە ئەم شعرەی هەیە گەرچی تووشی ڕەنجەڕۆیی و حەسرەت و دەردمە من قەت لە دەزەم چەرخە سپڵە نابەزم مەردمە من ئەم شعرە کە وەکو سەرەتاژ ئاماژەم پێ کرد بۆتە وێردێک لەسەر زمانی یەک بە یەکی خەڵکی کوردستان ئەوەندە شعرێکی جوان و پڕ لە دڵسۆزی و ڕاستگۆییە بۆ کورد مەبەستم ئەوەیە ئێمە چۆن لەم جۆرە شعرانە تێبگەین کە لێرەشدا هێمن دەڵێ من عاشقی چاوی کەژاڵ و گردنی پرخاڵ نیم عاشقی کێ و تەلان و بەندەن و ئەردمە من کەواتە هێمن عاشقی سربەخۆیی و ڕزگاری نەتەوەکەی بووە لە ژیانی عەمەلی خۆیدا ئایا ئەو بەشداریە سیاسی و چەکداری کە هێمن هەیە بۆ ئەمە ئەتوانین بڵین هێمن ئەگەر بە دروشم و بە نەزەریاتیش بەرگری لە کوردستان و بانگەشەی بۆ سربەخۆی کوردستان کردوێ بە عەمەلیش کاری کردووە و هەمیشە لە دۆزی ڕەوای میلەتەکەیدا خۆی بینیوەتەوە دەبی شعرەکان لە ڕەوتی مێژووی خۆی دابنێ تەمانەوە سەرەتایی شعرە سەرەتاییەکانی هێمنە و ئەو شعرەی ڕەنگە میانی هەر لە سەرەتای سەمانی شێکافەوەنە گوتیەتی و لە گۆواری نیشتیمانیش بە من بڵاوگراوەتەوە کاتی خۆی ئەوە یەک دوو هێمن ئەو کاتە گەنجێک بووە هەمووی ئەحساساتی نەتەوەی باڵی بەسەردا کێشایە و لەبەرەوە هەستای ئەو شعرەی گوتی عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردەمە من بەڵام هیچ کاتێک ڕاستە ئەوە وا بووە لە بۆ گەنج و جەحێڵەکان مەسەلەی ڕزگاری نەتەوەی هەموو هۆش و هەستی دادەگرن بەڵام ئینسان ناتوانانی لە ئیحساسی مرۆڤایەتی خۆی داببڕێتن کەواتە هێمن لەو کاتەشدا کە ئەو شعرەی گوتیە یعنی وەکو مرۆڤ ناکرێ حەزی لە کز نەبووبی جوانی کت و ئافرەتی خۆش نەویستبی سروشت و جوانی کوردستان هەستی نەبزاوتبی بەڵام ئەوە تعبیر لە لایەنێکی هەستی مرۆڤایەتی من دەکا لایەنی نیشتیمان پەروەری و ئەو مەسەلانەیتی و هێمن لەو مەسەلانە ڕاستگۆش بووە یعنی هەر بە قسە نەبووە پێشتر گوتم شاعیرەکانی دیمان بە وشە و بە شعر نیشتیمان پەروەریان کردیە وەیە هێمن بەڵام خۆی لە سەنگەرەکەدا بووە خۆی لەسەر بە شعر نەبووە و ئینەما پێشمەرگەی ڕێگای ڕزگاریش بووە گوتمان لە کۆمەڵی ژێکاب بووە گوتمان لە کۆماری کوردستان بووە گوتمان پاشان لەگەر ڕیزەکانی حیزبی دیموکرات ئەوەندە ساڵە خەباتی کردیە تێکۆشانی کردیە لە پێناوی ڕزگاری و ئازادی سەرکەوتنی مەسەلەی ڕەوای میلەتەکەی کەواتە ئێمن مصداقیەتی لە شعری ئێمندا دەبیندرێ ڕەنگە لە شعری شاعرێکی دیکەدا نەبیندرێ گوتمانە بە وشە دوور بە دوور بە ئیحساس بەشداری بزوتنەوەی ڕزگاری خوازی میلەتەکەی دەکات ئاواتەکانی ئەوەیە میلەتەکەی سەرکەوی بەڵام ئێمن کاری بۆ ئەو مەسەلە کردیە بەفعلی ئەوە یەک بەڵام ئەوانە هیچیان ئەوە نەفی ناکەنەوە کە لە تۆ
خۆشەویستتر نیشتیمان ئەی نازام لە لای من تۆی ئازادی یعنی وانە ئازادیش خۆشەویست بۆ و ژنیش خۆشەویست بوو و هەردووچی بە خۆشەویستی دەمینێن لای ئینسان یەک لەسە حسابی ئەوی دیکە نابی ئەگەر چی بە شعر و بە قسە شتی وای گوتی بیتن ئەوە نەفی ئەوە ناکە کە من عاشقیش بووە و مرۆڤیش بووە و سەوداسەری سروشتی جوانی کوردستانیش ئەوانەی کە تۆمەتی جۆرێ لە جۆرەکان خیانەت و هەڵگەڕانەوە و پاشگەزبوونەوەی هێمن ئەدەنە پاڵ هێمن لە بیری نەتەوەیی و مەبەستیانەوەیە کە هەرەوەنەی لە بازنەیەکی بەرتەسکی حیزبایەتێکی سیاسیەوە چۆتەوە بۆ زێد وڵاتەکەی خۆی و لەوێژ لێ نەگەڕاوە زمان و فەرهەنگ و کەلەپوری میلەتەکەی بێناس بکەوێ گۆڤاری سروەی دەرکردووە ناوەندی سەلاحەدینی دامەزراندووە بۆ خزمەتی نەتەوەکەی ئایا ئەمە تۆمەتێکی دروستە بەوەندەی کە لە بازنەیەکی بەرتەسکات چوبێتەوە بۆ زێدەکەی خۆی ئەمە هەڵگەڕانەوە و خیانەتی هەمنە لە بیری نەتەوەیەکەی خۆی یعنی ڕێگام بدا من بە تەمەنیش لە ئێوە گەورەترم وە لە نزیکەوە باشتر ئاگام لە ئەحداس و ڕووداوەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیشەیە تەمان گەڕانەوەی هێمن و برادەکانی حیزبی دیموکرات لە دوای شۆڕشی گەڵانی ئێرانەوە بە ساڵی 79 ئەو کاتەی هێمن وازی لە حیزبەکەی خۆی نینە و ئینەما چوینە کۆنگرەی چواریان لە سابلاغ گرێدرای هێمنان ئەندامی دەفتەری سیاسی بووە بە فەخری تا ساڵی 1992 ئەوانە ئەو کاتە باڵک لە حیزبی دیموکراتیا بووە لەسەر تێڕوانین با پێت بڵێم لە ناو جوولانەوەی ڕزگاری خوازی کورد لەو باڵوڵاتی خۆشمان دائیمەن بۆتون جیاواز هەیە وەنیە حیزبی دیموکرات لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە دامەزرا تووشی خلاف بوون مەسەن کۆماری ئیسلامی ئامادەنم و خود مختاریەوەی ئەوان پێدێن ئۆتۆنۆمی لە بۆ کوردستانی ڕۆژهەڵات قایلبی لەبەرەوە حیزبی دیموکرات بڕیاریدا بستەوە شاخ و دەست بە خەواتی تەکداری بکە باڵک لە حیزبی دیموکرات گوتیان ئەوە شۆڕشی گەلانی ئێرانە پاش هزارها ساڵ پاش ئەو هەموو ساڵە لە پایگەی ئیمپریالیزم بۆ ڕژێمی شا ئێستا ڕژێمەکی نارێن پێشکەوتن خواست بەس ڕژێمەکی دژی ئیمپریالیزمی لەسەر کارە لەبەرەوە نابی شەڕ دژی بکرێت دەبی لەگەڵی بین لەو خۆناغا لاوازی نەکەین ئەو باڵە لەژێر کاریگەری بۆ چوونی سۆڤێتی بوون و حیزبی توودە دەوری لەو مۆزوعە هەبوو حەوت ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکرات دیابوونەوە هێمنیش بەگەریان جیابەوە کەواتە ئەوە خیانەت نییە خۆی لە خۆیدا بۆ چوونی جیاواز لە ناو ڕیزەکانی حیزبی دیموکرات پیا بوو لایەن وا بوو ئەوە بەڵام ئەمە لە ناو کورد دائیمەن انتباهش وامان لە هەیە ئەوی لە شاخ بی ئەو لەسەر حەقە دائیمەن ئەوەی لە شاخ و شاخەوە بی و چەکی بەدەستەوە بی مەرزی هەموو کات وابی کەواتە ئەوان ئەویان هەڵبژات بەڵام هێمن خۆی بۆی دەرکەوت کە ئەوە بڵێن بۆ چوونێکی ڕاستەقینە نییە لەگەڵ جوولانەوەی کوردووانە زۆر ڕێک ناکەوی لەبەرەوە زوو هەر ماوەیەکی کەم ئینتیحابی کرد هات لە دەیەکەی خۆی لە شیناناوی دانیشت ڕاستە لەوێ هێمن بەگلەیی بوو و ڕەخنەی هەبوو قسەی دەکرد حزبی دیموکراتیش قسکیان تەنگ بوو پێیان تەحمل نەکرا ئەسان ماوەیەک دەست بەسەریان کرد و گرتیان ماوەیەک و ئەگەر قسەچیان بەو گروپە گوتبی مەسەلەی ناکۆچی سیاسی بەچی دروست دەبی هەر باڵەکەی دیکە بە خیانەت کاردا دەقڵم ئەوە لە عرفی هەموو حیزبە کۆم و دنیایەک وایە کەواتە ئەو باڵی دکتۆر قاسمرۆ باڵی گروی حەوت نەفەریان بە خائین و بە جاش و ئەدا بۆ قڵم خۆ نەدەکرا بڕین وەڵا شەشیان خراپن بەس هێمنیان باشە هێمنیش بەگەڵ وان کرد بوو بەڵای هێمن خۆی زوو سەحبی کردەوە لە مۆزوعەکە و دوای هەر باڵەکەش خۆی نەما ئەو تەوەجوهە نەما کەواتە وانە هێمن بە خیانەت کاردراویتە قەڵم و دوای هەر حزبی دیموکرات خۆی ئاعادەی ئەعتیباریان لەو مامۆستای هێمن کردەوە و شتاوە هێمن خۆشی کاتە کە گۆڤاری سروەشی دامەزران خەباتی فەرەنجی دەکرد دەیگوت بە ناچاری ئەو ئیشە دەکەم دەناجێی من پەنابەردە یعنی ئێستاش بە ئاواتی دەخواست لە شاخەوە لە پەنابەردەکەوە خەبات بکە و ئەو بکات ئیشەکان کەواتە یەکجاروانە نا هێمن خایم بووە نە ئەوان بە خیانەت دایتیانە قەڵم و نە هێمنیش بەردەوام بوو لەسەر ئەو تەوەجوها و زووش هەردوو لە یعنی یەکیان گرتەوە لەوەی کە هێمن ئێستا حیزبی دیموکرات پێی شاعیر و تێکۆشەرەوە بەشێک لە مێژووی دیموکرات زۆر باشە دکتۆر بیری نەتەوەیی هێمن تاوان من لە ئەڵلقەیەکی تری بەرنامەکەمان قسە لەسەر ئیستاتیکا و زمانەکەین لای هێمن بەڵام مەبەسمێ ئەو زمانزانی و فەرهەنگ و جوانیە یام ئەو بیرە گەشە نەتەوەییە ئەو خاوێنەی لە بیری هێمندا هەیە ئەو سربەخۆیی کە بۆ کوردستانی ئەوێ تا چەند ئێمە توانیمانە سوودی لێ ببینین و ئەو کێشە و نەخۆشی و گرفتانە چین کە هێمن لە شیعرەکان یا پەنجەی خستوونەتە سەر و ئەگەر بە کۆمەڵێ نمونەی شیعری پاڵپشتی وەڵامەکەمان بیت بەوەی کە
بڵین هێمن لەم شیعرا پەنجە خاتە سەر ئەم کە لە بەر و کێشە و گرفت و دواکەوتوی نەتەوەکەی خۆی و ئێمە ئێستا توانین لە ڕوانگەی شارەکانی هێمنەوە سوود لەو ئەزمونە جوانە وەربگرین. ئێستا ئەمە هێمن بە ڕاستە هێمن بە دەرەجەی یەکەم شاعیرە بە پلەی یەکەم ئێمە وەک هێمن وەک شاعیر دەناسێنین بەرهەمی شعری هێمنیش دیارە لە دیوان و لە چاپکراوەکانی وە کاتی خۆشی پێشتری قسەمان لەوە کرد نەوەیەک لە گەنج و جەحێڵەکانی کوردستان لە باشووریش و لە ڕۆژهەڵاتیش لە ژێر کاریگەری شعرەکانی هێمن هەموو سۆز و هەستینەتەوەی یان دەخرۆشا و دەجوولا حزبی دیموکرات ویستی ئیسفادە لەو مۆزوع بکە هێمنیانی ناوە کردویانە ئەندامی دەفتەری سیاسی و ئەندامی کۆمیتەی ناوەندی و دەنا هێمن لە ڕووی سیاسی و دیبلۆماسی وەمەزانە و سیاست مەدارە کارامە و لێ هاتوو ئەو مەزەلانە بووە وئینەما سوودیان لە جەماهیرێت و لە شعبیەتی هێمن وەگرتیان لە بۆ مەسلەی حزبی دیموکرات جەماهیرێتی ئەوانە کەواتە هێمن ئەوە خاڵی یەکەمی خاڵی ینی ئەو سیاست مەدارە مهمەنە بەڵام بە شەعر تێکۆشتێکی گەورە بووە ئی ڕێگای ڕزگاری و ئازادی و ئەو مەسەلانەی تێکۆشان و ڕزگاری و خەباتەوانە هەموو لە شعرەکانی هێمندا ڕەنجی دایتەوە چونکە هێستا ئەوەی گەرچی تووشی مانفێستەی تێکۆشانی نەتەوەییە باشە خۆی لە خۆیدا ئەوە گەورەیە یعنی ئێمە ئیسفادەیان لێ کردیا و طبعا هەورازن و شێوی جوولانەوەی کوردیش کاریگەری لەسەر هێمن هەبووە ینی نارن نەیبووە طبعا تا پرۆژگارێک لە ڕیزەکانی حزبی دیموکرات بۆ ڕەنگە بەسەر ڕەمزەکانی حزبی دیموکراتی داڵگۆتیە بەسەر تێکۆشەر و شەهیدەکانی داڵگۆتی ئەسڵەنە و پێشمەرگە و کادیرۆوانی حزبی دیموکرات کە پێش ساڵی هەفتاوانە لەو تێکۆشان و خەبات و شتانە وەک مەلا ئاوارە و وەگەوانە شەهید بوون هێمن لە شعری هێمندا ڕەنجی داوەتەوە و هەندەزار ئەو مەسەلانەی ئێرش مەسەلەن ڕەنجی داوەتەوە ینی کانی ڕوونم دی بە بایفاوی بەهار شلوێ نەبوو بەفری گەورەم دی بە تاوێ بوو قەدەم کانی ڕوونم دی لەگەڵ کۆماری کوردستانی تیکەوە کانیەک بوو لە جوولانەوەی کورد ڕوونی بوو بەوەی شلوێ نەبوو چەندی ئەوە بوو هەر بە پاچی و بە ئەوەی ماوەیە بەفری گەورەم دیت بە تاوێ بوو قەدەم ئەمە شۆڕشی ئەیلولمانە بە ساڵی پێ شۆڕشێک بوو بە قەدەر شاخەک بوو بە ڕۆژێکدا ڕاستوە و هەرسی ناوڕووخا یعنی ئەو تعبیرانە لە شعری هێمنەگە بگەڕێ دەدۆزیەوە بەڵام ئەوە لە بۆ خەڵکی ئەوەی وردەکاریەکان دەگەڕێ ئەو شتانە کەواتە ئەو هەوراز و نشێ و خوار و خێچانەی لە حرەکەی کوردی دابووە لە شعری هێمنی منیش مرۆڤوە تێگۆشەر ڕێبوارەکەش بووە شارەزای خوار و خێچیەکانیش بۆ ئەوانە جە شعری هێمندا بەدی دەکرێن کەم تا زۆر بەڵام هەر لە چارچیوەی شعریدا بە نەفەسێکی شعریدا پۆشراون کەمتر هەستی پێ دەکرێت مەسەلە نەتەوایەتی لە شعری هێمن زۆرە نەمگوتم مهمترین شت لای هێمن تێکەڵاوکردنی سۆزی عشق و مەسەلەی نەتەوەی زۆرێک لەوەی داهینایە کە پێی دەرێن لیریکی سیاسی باشە لیریکی سیاسی لای هێمن زۆر شعری ناوداری هەیە طبعا لەمە مەسەلەی ڕەخنەگرتن لە مەسەلەی ڕەخنەگرتنی هێمن لە جوولانەوەی حرەکەی کورد بزان دەرێت بۆ ئێمە هەموو جێیەک لۆزان بوو هەر کردەی ئێمە و بردەی دزان بوو داتبرسین لە بۆ هەموو هۆزان بوو کەنۆرەی کورد هات دانا نەدام بوو قازی و شێخ مەحموود کاک ئیحسانم ڕۆ ڕۆڵەی جوانم ڕۆ نیشتمانم ڕۆ بزانێ کە نۆرەی کورد هات دانا نەدام بوو لێرە ڕەخنا لە سەرگردە و قاعیدەکانی کورد دەگری باشە دەڵێ کە نۆرەمان دێ مەسەڵەن چ لە ئەو مەعاهەدە دەولیانەی کاتی خۆی کرایە مەعادەی لۆزان و مەحادەی نازانم سەلام و سیڤەر و ئەو مەسەلانە یان دێنێ سەرکردەی شۆڕشەکانمان سم کۆیشکاکە چ شێخ مەحموودی نەمرە چ بارزانی نەمرە هەمویان لە وەختێکدا شۆڕشەکانە تووشی شکست و هەرس و ناگاتە ئامانزی خۆی کەواتە لێرە خۆ زۆرەشیش لە مەسئولیەت سەرکردەکان تەحملی دەکەن هەر چێ تەحملی هەر دژمنەکە تەحمل ناکە کە ئەتوو نەزانبی زاروێ دەبیە توش لە فەند و فێری سیاست و ئەوەکانی شارەزابی کەواتە هێمن ئەو ڕەخنانش لەوانە دەگریتن باشە لەسەر مەسەلەن ساڵی هەفتاکان
کۆتەڵێک لە بۆ حازی قادری کۆی لە کۆیەداتنری ئێ من دێ بەشداری دەکات شعرێکی زۆر نایاب و درێژی نووسە لە کە تاریک ڕووندا بڵاو کردەوە دەرێ سڵاو ئەی حازی ئەی ڕۆڵەی زەمانە لە سایەی تۆوە هەر تێکی هەمانە هەموو ژینت لە ڕێی گەلدا بەخت کرد هەتا ڕێگەی خەباتت بۆ تەخت کرد شوێ هەر لەو شێرافەمێت چلۆن بۆ سورمە ناشێ خاچی شارێک کە حاجی پێی لەسەردا نابێجارێ باشە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە کۆمەڵی خەڵکی زۆر لەژێر جۆش و خرۆشی شارەکانی هێمنە بزواون و کاریان تێکراوە بۆچی هێمن نەیتوانی دوای خۆی قوتابخانەیە دروست بکات کە خەڵک لەسەر ڕێڕەوی هێمن بڕوە وەکو چۆن نالیمان هەیە گۆرانی شاعیرمان هەیە کۆمەڵی خەڵک ئێساوان بە ڕچەشکێن و داهێنە دەزانن لە شعری کوردیا و خاوەنی قوتابخانەی سربەخۆی خۆیان بۆچی هێمن نەبووە خاوەنی ئەم قوتابخانەی کێن ئەوانەی کە قوتابخانەکەی هێمن بەعرزکەم طبعاً ئەگەر بێت و باسی قۆناغەکانی مێژووی گەشەکردن و پەرسەندنی مێژووی ئەدەبی کوردی بکەین لە ڕۆژهەڵات ئەمە ڕاستە قوتابخانەی کرمانجی خوارومان هەیە بابان کە نالی و سالم و کوردی و نەفعی و مەلاوەسمان و ئەوانەدایان مەزراندیا لە نیوەی سەدەی 1950 ئەوانە باشە دوایە پاشەوەی ئەو ڕابەرانە ئەو دامەزرێنەرانە دەمرن قوتابخانەکە نامری قوتابخانەکە گەشە دەکا و پەلوپۆ داوێ لە خەچی دەستە موکوریان لە خەچی دەستە گەرمیان یەشی دێتە سۆران یەک دەستە ئەردەلان یعنی نەوەی دووەمی شاعیرانی قوتابخانەی بابان وەفایی ئەزمموی قوتابخانەی بابان دەباتە موکوریان شێخ ڕەزا دەیهینیتە گەرمیان حاجی قادر دەیهینتە سۆران سالمی سنە دەیباتە ئەردەلان ئەوە قوتابخانەکە پەلوپۆ داوێ کەواتە وەفایی و مسباح دیوان و حەریق ئەوانە نیوە ینی دامەزرێنەری قوتابخانەی شەری موکریانە باشە ئەوانەش دەچێ لە نیوەی دووەمی سەدەی 1950 تا 1900 ئەو قوتابخانەی شعری کلاسیکە لە موکریان لەسەر دەستی وەفایی و مسباح دیوان و حەریق و ئەو شاعیرانەدا مەزراوە هاتووە تا دەگاتە دەوروبەری ناوەڕاستی سەدەی 1950 ئەوانە لە 50 ئەوانە گۆڕانکاریەک لە شعر لە ڕۆژهەڵات لەوێ ڕوویدایە دەستەیەک شاعری نوێ پەیدا بووینە سەیف القوزات مەلا معرفی کۆکەی هێمن عەتری هەژار هێدی ئەوانە شعری نوێ لە کوردستانی ڕۆژهەڵات دادەینە ینی ڕاستە کێ ڕابەری ئەم قوتابخانەیە بە قورآن ڕابەریان جەماعی بوون هەموو لە دەوروبەری ئاڵای کۆمار کۆبوونەوە لە گۆبار و بڵاوکراوەکانی سەردەمی کۆمار بەر هەموو شعری خۆیان بڵاو کردەوە بڕۆ دەبینین محەممەدی نووری دەبینین هەژار دەبینین هێدی دەبینین خاڵەمین دەبینین ئاوات دەبینین تەید کاملی ئیمامی هێمن و هەژار دەبینین بەڵام حەقیقی بەڵام ئەوەی پاشان زۆر دەرکەوت و هات هێمن بوولەوە بۆ شۆڕسواری کەواتە توانین بڵێن هێمن ئێستا خاوەنی ئەم جۆرە قوتابخانەیە ئەوە شعری نوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان شعری نوێ لایمە لەگەڵ گۆران و شێخ نووری و شێخ ساڵح و ئەوانە هەر لەو سەروبەندە شعری نوێ لە کوردستانی ڕۆژهەڵات دەوروبەری سەردەمی کۆمار ئەو پۆلە شاعیرە کە هێمن و هەژار لە ناویان دەرکەتن پاشان درێژیان بە کاروانەکەدا تەمان ئەو شعرەی وێش سیما و تایبەتمەندی خۆی هەیە تەمان بە فۆرم وەک کلاسیکما بە فۆرم یعنی چیە محافظەیان لەسەر چێش و سەروا ئەوە کرد بەڵام بە ناوەرۆک ڕۆمانسیزم و دیموکرات و شۆڕژێرانن مەسەلەینەتەوەی و ڕخنەی کۆمەڵایەتی و ڕزگاری ژن و ڕزگاری جوتیار و پاڵە و ئەوانە لەو شعرەدا دکتۆر هێمن یەکێکە لەو شاعیرانەی زۆر ینی داخ و کەسەرێکی زۆری هەیە خەفەتێکی زۆری هەیە لە دواکەوتوی کۆمەڵگە لە بەندکردنی ژن لە نەخوێنەواری تاکی کورد لە ناسەقافەتی بەشێ لە ئەوانەی کە بە ناوی ئاغا و شێخ و دەرەبەگەوە خوێنی میلەت و ڕەنجبەر و پاڵە و ئەمانە ئەخۆن و ئەمژن بۆ خۆیان ئایا ئەمانەش بەگژاچوونەوەی ئەمانە دەچێتە نێو قاڵب و بازنەی بیرینەتەوەی هێمنەوە دەستە ناو ڕخنەی بیری کۆمەڵایەتی لە شعری هێمن بە سەرنجام کۆمەڵایەتی ژن بۆ دروستکردنی کۆمەڵایەتیش مەسەلەی ژن و ڕزگاری ژن یەک لە پایەکانی چونکە ئەڵێ هەتا وەکو گەلی سەربەز چۆن سەربەز ئەژی کە بۆ منە ژن هێشتا لە ماڵەوە دابەسرێ و زنجیر بکرێ و دەرگای لە سەردا
دەردە کۆمەڵایەتیەکانیش بربەستی بەردەم دروست نەبوونی نەتەوەیەکی سەر بۆ ڕاست خۆی مەسلەی کۆمەڵایەتی جەوهەری مەسلەی مرۆڤایەتی شەخۆ هەر مەسەلە نەتەوایەتەکانیش هێژن بەشێکی کۆمەڵە نیوەی کۆمەڵیشە کەواتە خەباتی کۆمەڵایەتیش خۆ شامەشانی خەباتی نەتەوەی لە شەریە منیشدایە مەسلەی ڕزگاری پاڵە و جوتیار و ئەوانە لە دەزاغە و دەرەبەگۆ مەسەلانە ئەوە مەسلێکی خۆ با مەسلە چینایەتیش بەڵام ناوەڕۆکدا مەسلەی پێشکەوت خوازانەیە هێ من زۆر لایەنگیری خەبات و ڕزگاری ژم بووە لە کۆمەلگالۆی بەشداری پیاویش بگاوە نیە ئێوە باسی تێکۆشەری ئەوە دەکا ینی ژن پێشمەرگە بووە خەباتجێر بۆ شامەشانی پیاو لە سەنگەردا کەواتە ئەو مەسەلانە شەریە مندا زۆر بایەخش پێدایە بەڵام ئەوە دەستەخانەی ناوەڕۆکی کۆمەڵایەتی شەریە من هێمن باسمان لە قوتابخانەکە کە نەبووتە خاوەنی قوتابخان جەنا بدوتت بەڵێ بووە هێمن توانیوێتی گۆران تێپەڕێنێ خەڵکێک ئێستا جەناب ماستەرەکەت لەسەر هێمنە بێگومان کە شعری گۆرانیشت خوێندۆتەوە لە جوانی و ناسکی و ڕۆمانسیەت و زمانزانیە هێمن و گۆرانمان چۆن بۆ بەراورد دەکەیت دەزانین خۆ شعر وەک ئەوە نییە بەمەتر قیاس بکریان بە چیرۆ پێوینەوە یەک تەمەشای ئەو سروشتی شاخاوی کوردستان بکە کۆمەڵک چیا و لووتکە و هەریەک بنەوە عکو بەناوەک ڕازاوەیە شعر وایە مەسەلە مرۆڤایەتیەکان ناپیورێ ئایا جیهانیان گرنگترە جیهانیان ئەوەترا ئەو سەردەمەی گۆران لێژیایە ئەو کەش و هەوایە و ئەو زمینەی گۆران لێژیایە لەگەڵ ڕۆژهەڵات زیاد بووە ئەوە ئەمە دیراسەشمان لەسە هەندێ هەیە کورد بەهۆی مەسلەی دابەش بوونەکەی هەر پارچەکی شەتەک دراوە لەگە دەوڵەتێکی مرکزی ئەو ناوە کەواتە شعر و ئەدەبیاتی ڕۆژهەڵاتمان لەژێر کاریگەری زمانی فارسی کللتوری ئێرانی ئەو مەسەلانەیە زیاتر کەمتر وەگەوەی بڵێن لەژێر کللتوری عەرەب و ئەو مەسەلانەبی کەسێکی وەکو گۆران لە کوردستانی ئێمە ئەمە لەژێر کللتوری عەرەب و سەقافەتی عەرەبی داین وەیە لەبەرەوە ئەو بزوتنەوەی بەدر شاکر سەیاب و نازکل مەلایکە و لە چلەکان لە شعری ئێرە پیا دەبن ئەوە کاریگەری لەسەر مەزیاتر هەبە لە بۆ نوێکردنەوە هێمنیش کە لەولا لەسەر شعری مەشروتە و ئەوانە تەسیری لەسەری هەبۆ زیاتر لەبەرەوە ناکرێ هێمن و گۆران هەرچەند یەک قۆناغیش نەبوون خۆ گۆران درێن مەسەلەن قۆناغ گۆران لە زر هەلو مەرجەی دی لە 23یەکان لێرە بەرەو ڕۆمانسیزم ڕۆیە لەژێر کاریگەری ڕۆمانتیژی تورک باشە لەگەر شێخ نووری ئەوانە هێمن لەژێر کاریگەری شعری مەشروتەی ئێرانی دابووە بەرەو نوێکردنەوەی ناوەرۆک و ئەو مەسەلانە هاتوون لەبەرەوە جیهانی هێمن و جیهانی گۆران وەجیهانی هەژار وەجیهانی شێخ نووری شێخ ساڵح با لە یەک سەردەمی ژیابن هەرێک جیهانی سەرنجام تۆ با پرسیارە ئەم پرسیارە بەو شێوە بکەم لە نێوان گۆران و هێمنە کامیان بە گەورەتر و پێشکەوتوو ترەزانانی باواز لە قیاس ئەدەبیەکان هەرێک بنەوە ناکرێ کامیان ئەو کامیانە ناکرێ بەڵام هەردووچیان شاعرن هەردووچیان شاعری پێشکەوتون هەردووچیان داهێنانیانەیە هەردووچیان لووتکەن لە بواری ئەدەبیاتدا و هەریەک دەکرێت لە گۆشە نیگای جیاوازەوە دیراسە بکرێت لە باز لە داهێنان و لە شعر ئەمە تا ئێستا باز لە گەورەی هێمن دەکەینەوە چەندەوەیە دەکرێن دوو ئەوەندەش باز لە گەورەی گۆران بکەین بەڵام یەکێکیان ئیلغا ناکاتەوە و سروریشیان لەسەیەکە بەڵام یەکیان ئۆ نییە زاڵکەین بەسەر یەکی دیکە زۆر باشە دکتۆر لە مەجای بیری نەتەوەی لای هێمن من شتێکی ئەو تۆم نەماوە گەر جەنابەت قسەیەک باسێکی زیاتر دەبێ ئەمەکەینە کۆتایی بەرنامەکەم بە قورآن ئەوە خۆ ئەوە خلاص نابی مەسەلەن شعری ئەوە جیوانی هێمن هەمووی بیری نەتەوەی ئێمە نەهاتوین ڕاوەی شعرە نەتەوەیەکانی ئێمە بکەین تەنها ویستمانە باسێکی سەرپێی بیری نەتەوەیانی هێمن بکەین نەک ڕاوەی شعرە نەتەوەیەکانی هەر بەزەوەتە هێمن بزاندەشت چۆن تعبیری کردەوە لە شعرەکانی هەتاکو دوا پشوو ڕێبواری ڕێگای عیشق و ئازادیم ئەگەر بێزگە لە ناکامیش نەبینم بەرهەمێکی تر تەمان لەگەڵ ئەوەی کۆمەڵک ناکامی و نشست و ئۆشمانە بۆ بەڵامی من وازی لە خەبات و لە تێکۆشان و ئەوانە نێناوە بە حەقەت وە قاڵبووی ناو بۆتەی خەبات بۆ ڕۆڵەی کوردم فێری هەوراز و لێژم تا زۆر بڕۆم زیاتر ئارەق بڕێژم کورتتر دەبێ ڕێگای دوور و درێژم دەڕۆم بەرەو ئاسۆی ڕوون دەڕۆم تا ترۆپشی ڕزگار بوون یان ئەوەت خۆت ئەوەت خیندەوە من لە زنجیر و تەناف و دار و بەرزباکم نییە لەتم کەن بمکوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن تێکەڵاو کوردنی سۆزی ئەوین و عشقی نیشتیمان خۆشەویستی من کچە کوردێکە پاک و نازەنین یعنی خۆشەویستەکەشی دەبی کچە کورد بی باشە باخەوانە پیرەم و باخی بە پەرژینم دەوێ نامەوێ ڕوو بگرێ تا دەمرێ بە فێڵباز و درۆ
یاری نازداری لە باری دیاری شیرینم دەوێ من تەشی ڕێسێکی وەکشینی وەفاییم بۆ چییە چیژی کوردی چاوکراوەی فێرەزانینم دەوێ یعنی دەیەوێ چیژی کورد و ئافرەتی کوردیش ببتە مرۆڤێکی ئەکتیف هەر خەریکی تەشی ڕێسین و پنە و پینە و نانکردن و بەخ نەبی بەڕاستی بەڵێ دکتۆریان زۆر زۆر سپاس دەکەم چێژم لێ بینی و دەسەکانت خۆش بێ و مێدیەوەی ئینشاڵڵا ئەم بەرنمەیە بێتە دەواازەیەکی باش بۆ ناسینی بیری نەتەوەی و دنیا نەتەوەیەکەی شعری هێمن خۆشحاڵ بووم منیش زۆر سپاس دکتۆریان بەڵێ بینەرانی ئاز خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی یاڵقەی ئەم جارەمان کە قسەکردن بوو لەسەر بیری نەتەوەی لە شعر و ژیانی هێمنی موکریانیدا تا ئەڵلقەیەکی تر و لە بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ